الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين، واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. خۆشەویستانم سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەشتمەوە. ئەڵقەی ئەمڕۆمان تایبەتەکەین بە ئەو کەسانەی کە لە دەوری حەزرەتی ڕەسوول الله بوون صلی الله عليه وسلم. ئێمە زۆر جار باسی شیان و بەسەرهاتی سیرەتی پێغەمبەرەکەین صلی الله عليه وسلم. کەمتر تیشکە خەینە سەر ئەو کەسایەتیانەی کە لە خزمەتی ڕەسوول الله بوون کە پیانەوت لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەڵام لەم ئەڵقەیە و لە چواردەوری سیرەت و ژیان نامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابەیەکی زۆر و گەورە و مەزن هەبوون. 90,000 سەحابە دوای وفاتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم وا مەشهورە کە بڵاو بوونەتەوە بەسەر ئەرزا و ئەرزیان ڕوونا کردووەتەوە بە کردەوە و ئاکار و جیهاد و هەوڵ و ماندووبوونیان. وەم ئیسلام و ئەم شاخەڵاتە گەوری ئاسمانیان گەیاندووە بە ئێمە. سوپاس بۆ خۆی گەورە. حەزم کرد لە مەڵقەیە تیشکێ بخەینە سەر ژیان نامەی هەندێک لە سەحابەکانی پێغەمبەر سەڵەم و هەندێ هەڵوێستی گەورەیان کە کردوونی بەو سەحابە گەورانە و لە قیممە و لە لووتکەیە مەقامیان بەرز بۆتەوە بۆ لای خۆی گەورە و خۆی گەورە پلەی سەحابێتی پێبەخشیون. لە ژیان نامەی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ئەتوان گوازمەوە بۆ ناو ژیان نامەی کۆمەڵێک لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تا نەڵێین ئێ باشە خۆی ئێمە ناتوانین وەکو پێغەمبەر بین صلی الله عليه وسلم. ئەی خۆ ئەتوانین چاو لە سەحابەکانی پێغەمبەریش بکەین صلی الله عليه وسلم. خۆ ئەوانیش مرۆڤ بوون و ئێمەش ئەتوانین چاویان لێ بکەین و وردە وردە ئەخلاق و ڕەوشتی ئەوان وەربگرین تاوەکو ئینشاء الله سەحابە ئاسا ژیان بەرینە سەر پشت بەخوای گەورە و لە قیامەتیشا ڕوومان بێت بچینە سەر حەوزی کەوسەر و بڵێن ئێمە ئومەتی تۆ بووین یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم. سێگۆشەی ژیانی ئێمە ئەگەر ژیانمان بریتی بێ یاخود پێویستیەکانی ژیانمان بریتی بێ لە سێگۆشەیەک ئابەم شێوەیە. قاعیدەکەی یا بناغەکەی زۆر سەرنجڕاکێشە، زۆربەی هەرە زۆرمان لەم بناغەیە ڕاوەستاوین و پێویستیەکانی ئەم بناغەیە جێبەجێەکەین و سەر ناکەوین بۆ هەڕەمەکەی سەرەوە یاخود بۆ سێگۆشەکەی سەرەوە. ئەمەی خوارەوە بەشی یەکەمی بریتە لەو پێویستیانەی ژیانی ئینسان. خانووە، معاشێکە، ژیانێکە، پارەیەکە، ماڵ و مناڵە، ژنە، مێردە، ئەم شتانەیە کە تۆ لە ژیانە پێویستە. لەوە سەروتر بریتە لە ئینتیمات بۆ نیشتیمانەکەت، بۆ خێزانەکەت، بۆ دەوروبەرەکەت، بۆ عەشرەتەکەت، بۆ هەر شتێکە خۆشتەوێ. لەوە سەروتر بریتە لەو ئیش و کار و فەرمانە زۆر جددیەی کە زۆر خەریکیتی، بەڵام لووتکەی هەرە بەرزی کە کەم کەس پێیەکە ئازانم. بریتە لە خزمەتکردنی ئیسلام، بریتە لەوەی کە بۆ ئیمان بژیت، بۆ خوا بژیت، ئامانجێکی گەورەت هەبێ کە هەڕەمی سەری سەرەوەیە کە بریتە لە بۆ خواشیان. ئەوس و خەجرەج سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، مهاجرەکان و پێغەمبەران و حەزرەتی محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم، دۆستانی خوا هەر هەمویان گەیشتونەتە ئەم لووتکەیە و لێرا کاریان کردووە. حەیفە ئینسان تەنها بۆ خانوویەک و ڤێلایەک و باخێک و دەستکەوتێک و پارە کۆکردنەوە بژی. حەیفە بیرکردنەوەیەکی ئیمانی باشی هەبوو بێ بەڵام دا ببەزێ وردە وردە ببێ بەو مرۆڤەی کە لە ئەسفەلە سافلینەکانە ژیان بەرێتە سەر. چکە ئەو کەسەی کە خاوەنی ڕوئیایەکی باشی دینداری و ئیمانداری و مسلمانەتی بێت وەختێ دەسیایە دنیاگەری
زۆر بە خراپ دەسەیاتێ، بە حرام دەسەیاتێ، بە دەستبڕین دەسەیاتێ پەنا بەخوا. ئەمەوێت ئالەم ئەڵلقەیە چەند نمونەیەکی زۆر جوان لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لە ژیانی سەحابەکانتان بۆ باس بکەم کە چۆن سەرکەوتن و باڵاترین جۆری ژیانیان هەڵبژارد کە ژیان بوو بۆ دینەکەیان، بۆ ئیمانەکەیان لە لوتکەیە ژیان. سەحابەیەکی پێغەمبەر هەیە صلی الله علیه و سەلەم، سەرۆکی هۆزی ئەوسە لە مەدینەیە، ناوی سعدی کوڕی مەعاذ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت. سعدی کوڕی مەعاذ وەختی مصعبی کوڕی عومەیر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت چێ بۆ مەدینە و ئیسلام لە مەدینەیە بڵاوەکاتەوە. یەکەم کەسێک لەو کەسانەی کە یەکەمینن کە هاتن و پێشوازیان لە مصعبی کوڕی عومەیر کرد سعدی کوڕی مەعاذ بوو. پلەپایەکی زۆری سیاسی و دەسەڵاتێکی عەشرەتی گەورەی هەبوو کە سەرۆکی هۆزێک بوو، کەمە زۆر قورسە بۆ کەسێک لەو شوێنیان موسڵمان ببێت، بەڵام یەت و موسڵمانە بێت. سعدی کوڕی مەعاذ تەمەنی 37 ساڵان بوو موسڵمان بوو، زۆر دەوڵەمەندیش بوو، پارەی زۆر بوو، ئیمکانیاتی زۆر بوو، خاوەنی عەشرەت و هۆزێکی گەورە بوو کە ئەوس بوو، زۆر جێی سیقەی ئەوسیەکان بوو، خۆشیان نەویست، ڕازگۆ بوو، پاک بوو لە ناویانە. وەختێ موسڵمانە بێت تەمەنی 30 ساڵانە، وەختێک وەفاتەکە تەمەنی 37 ساڵە. تەنها 7 ساڵ لەم لوتکەیە ژیا، بۆ پەیامەکەی ژیا، زۆر باش ژیا. مەرجی ژیانداری ئەوەیە تۆ لەم لوتکەی ئیمانداری و تەقواداری و خواناسیە نەیتە خوارەوە کە لەوێەوە دەستی پێکرد زۆر خەتەرە بێتە خواری خوار و ئەسفەلە سافلین، زۆر ترسناکە بەبی بە کەسێکی مادی گەڕان بە دوای مش و گەڕان بە دوای دنیاگەری و حەزی دنیاگەری وەکو خەڵکە دنیاگەرەکە بگەڕێیت. زۆر حەیفە ئینسان ئەو تەنازولە گەورە بکە وەلای خوار زۆر زۆر دائەبەسێت ئەگەر بە تەواویش نەفەوتێ. سعدی کوڕی مەعاذ بەم 7 ساڵە بۆچی ئەمەی دەستکەوت؟ یەکەم ئازیزانم خوا سەیری مەوقیفە گەورەکانی ژیانی ئینسانەکات، سەیری ئەو هەڵوێستانە ئاکات، چونکە ئەم 7 ساڵ لە ناو دینداری و ئیمانە ژیا، وەفاتی کرد و وەفاتی کرد کەچی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ کە سعدی کوڕی مەعاذ وەفاتی کرد عەرشی خوا هاتە لەرزە پەنا بەخوا. باشە سعد چی کردووە؟ ئەفەرمێ هەموو ئاسمانەکان شوێن پێی کەسێک شوێن پێک نەما بوو ئیلا مەلائیکە هاتبوون بۆ پێشوازی ڕۆحی سعدی کوڕی مەعاذ. ئەفەرمێ مزگەوتەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم شوێن پێک نەما بوو ئیلا مەلائیکەی تیا بوو پێشوازیان لە جەنازەکەی سعدە کرد. حتا سەحابەکان ئەفەرمون یا ڕەسوول الله صلی الله علیه وسلم سووکترین لە ڕووی قەبارە و جەستەوە سعدی کوڕی مەعاذ سووکەڵە نەبوو جسمی، بەڵام وتیان یا ڕەسوول الله زۆر سەیرە، ئەمە سووکترین جەنازەیە کە ئێمە هەڵمان گرت بێت، هەر زۆر سووکە هیچ بارستایی نییە. فەرمووی بەشێکی کەمی ئێوە هەڵگتان گرتووە، مەلائیکەکان هەڵیان گرتووە و چ ڕێزێکە سعد دەسی کەوتووە. ئەزان بۆچی؟ چونکە وەختێ موسڵمان بوو سەیری مۆقیفانەکەن، خوا کۆمەڵێ مۆقیفی وای ئەوێ لە ئێمە لە دنیا بیبینین، لە هەندێ مۆقیفان نەکەوینە پێش چاوی خوای گەورە، خوای گەورە لەو مۆقیفانان نەمان بینێ لە بەرچاوی خوای گەورە ئەکەوین پەنا بەخوا، ئیتر خوا نایەوی. فەرامۆشەکرین ئازیزانم، بەس کە بینرایت بەرزەبیتەوە. یەکێک لەو مۆقیفە زۆر گەورانە سەعەد هۆزەکەی خۆی کە هۆزی ئەوس بوو کۆی کردنەوە کە خۆی موسڵمان بوو. فەرمووی بە هۆزەکەی ئێوە سیقەتان بە من هەیە، دڵنیان لەوەی من کە ڕاستەکەم لەگەڵە ناوتیان تەواوی سیقەمان بە تۆ هەیە. کەواتە سیقا نەدۆڕانی سیقە لە لای موسڵمان گەورەترین شتێکە، خەڵاتێکە کە خوای یا بۆ ئینسانە. دوعا بکەین بڵێن خوایە عاقیبەت خێرمان کە، خوای گیان ئەم دینداری و عیبادەت و پاکێتیەمان هەتا مردن تا سەر بێ، خوایە پاکمان کەرەوە لە گوناه، خوایە سەترمان کە، گوناهەکانمان سەتر کە، عەفومان کە و لێمان خۆش بە. ئەفەرمێ سەعەد کە پێی وتن هەمویان وتیان تەواوی سیقەمان بە تۆ هەیە، تەواو دڵنیان لە ڕازگۆیی تۆ، لە پاکێتی تۆ و لەوەی کە تۆ خیانەتمان لێ ناکەی. فەرمووی دەی من موسڵمان بووم، ئێوەش لەگەڵ منا موسڵمان بن، هەر هەمویان شایەتومانیان هێنا و موسڵمان بوون.
هەڵوێستی دووهەمی سەعەتتان بۆ باسەکەم کە خۆی گەورە ئەو شایستەی و مەکانەتی پێبەخشێت ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم چێ بۆ غەزای بەدر. پێغەمبەر صلی الله عليه وسلم وا ڕێکەوتبوو لەگەڵ خەڵکی مەدینەیە کە لە پەیمانی عەقەبەیە کە لە شاری مەدینەیە بیپارێزن. ئەوانیش ئەو بەندەی ئەو وعدەی بە پێغەمبەریان ناوە ئەوە ئەپارێزن صلی الله عليه وسلم. لەسەر ئەو وعدە ئەڕۆن لە شاری مەدینە نایەڵن هێرش بکرێتە سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. یەخۆ جەنگی بەدر جەنگی ئوحود دەرەوەی مەدینەیە لە ناو مەدینە نییە. وەختی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەچێتە بەدر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم استقلالی ئەمە ناکات ئەوە بیری خۆی بەرێتەوە و گوێی پێ نەدات نا وەکو ئەم ڕۆژگاری ئێمە لە سەرەتایە کۆمەڵە قسەی باق و بریخۆ گەورەت بۆکەن دوای هەمووانیان بیرەچێتەوە یا بیری خۆیان یەبنەوە یا وازان خەڵک بیری نییە. فەرمووی مشاوەرەتان پێ یەکەم مەبەستیشی ئەنسار بوو زیاتر چونکە پێ سەڵەم لە پەیمانی عەقەبەیە ئەوەی پێوتە بوون کە من لە دەرەوەی مەدینە لە ناو مەدینە ئەمەوێت دیفاعم لێ بکەن ئێستا دەرەوەی مەدینەیە. سعدی کوڕی مەعاذ فەرمووی وازانم یا رسول الله مەبەستت لە ئێمەیە صلی الله عليه وسلم یا رسول الله بچۆ بۆ هەر شوێنێ ئەڕۆی ئێمە لە خزمەتتاین کەسمان لێ دوا ناکەوێ. یا رسول الله صلی الله عليه وسلم نەک خۆمان و ڕۆحی خۆمان ماڵ و مناڵمان سەروەت و سامانمان هەرچی سامانمان هەیە لە خزمەتی توایە ئەو دەستکەوت و سامانەی هەمانە ئەوەی هەڵی ئەگری پێمان خۆشترە لەوەی کە بۆ خۆمان و مناڵەکانمان هێڵیتەوە. یا رسول الله شەڕی بەحرمان پێکەی لە خزمەتتاین شەڕی وشکانیمان پێکەی لە خزمەتتاین بۆ کێ ئەڕێی لە خزمەتتاین شەڕ ئەەکەی ئاشتێکەی لە خزمەتتاین لەگەڵ کیا ئاشتێکی هەر لە خزمەتتاین چی ئەەکەی بۆ هەر شوێنێ ڕۆی ئێمە لە خزمەتی تۆیین. پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵی کرایەوە و شادمان بوو چونکە ئەوەی ئەویست لە ئەنسارەکان بیویستێ ئەوە بوو جەنگی بەدر بە سەرکەوتووی کۆتایی هات. سعدی کوڕی مەعاذ ببێتە هۆی دڵخۆشی پێغەمبەر صلی الله عليه وسلم و سەرکەوتنی جەنگی بەدر کەم نییە. سعدی کوڕی مەعاذ ببێتە هۆی ئەوەی کە قافڵەیەکی گەورە و تائیفەیەکی گەورەی وەکو ئەوس لە شاری مەدینەیە موسڵمان ببێت دەوڵەتی مەدینە دروست ببێت پێغەمبەر صلی الله عليه وسلم سەرکەوتنە گەورەکان بەدەست بێنێت ئیسلام بە هەموو عالەمە بڵاو بێتەوە. ئەم دوو مووقیفەی سعدی کوڕی مەعاذ بەڕاستی بەسە بۆ ئەوەی کە ئەو هەموو مەلائیکە دابەزێت بۆ پێشوازی لە ڕۆحی پاکی سعدی کوڕی مەعاذ و عەرشی خوا بێتە لەرزە. ماوەسارم ئێمە لە خزمەت پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم پێمان خۆشە کە چه سنەتێکی زیاتر جەنابتان جێبەجێیەکەن لە ئاکار و ڕەوشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چ شتێک زۆر بۆتە هۆی سەرسامی جەنابتان یاخود ئەو ئەخلاق و ڕەوشتانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵگری بووە دەربارەی دراوسێ دەربار چ چیرۆکێ چ شتێک زۆر کاریگەر بۆ لە ژیان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم. بێگومان ژیانی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئێمە وەکو موسڵمانەگە بێ هەمومان پابند بین بە قورئان و پاشان بە سنەتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام چوە خوای گەورە خۆیان فەرمێ وەلەقەد کان لەکم فی رەسوول الله ئوسوة حەسەنە. ئێمە ئەبێ هەموو ئاکار و ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە هەند وەرگرین پاشان هەموو ئەو کار و کردوانی کە پێغەمبەری خوای گەورەی صلی الله عليه وسلم کردوویەتی بە قەول یان بە فعل ئێمە ئەبێ پابند بین پێوەی. بێگومان هەموو کارەکانی پێغەمبەر وەکو عەرزم کردن هەمووی قورئانە و هەمووی قورئانێک بۆ جوڵاوە لەسەر عەرز. بەڵام ئەوەی کە من زۆر یانێ با بڵێن کاریکەری لەسەر من کرد بێ ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام کە هەتایە هەرەمێنێتەوە چۆنیەتی تەعاملکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ خێزانیا کە تا ئێستاش ئەبینین یانی لە کۆمەلگای ئێمەیە زۆر جار خەڵک متەئەسیرە مەسەن بە بڵێن بە عورف و عادات و تەقالیدێک زۆر جاریش بەداخەوە ئێبەسێتەوە بە دینەوە کە ئەمە زۆر دوورە لە ڕەوشت و ئاکاری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام. چونکە ئەگەر ئێمە زۆر تێفکرین و تێبگەین بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن ژیاوە چۆن تەعاملی کردووە لەگەڵ خێزانەکانیا ئەو کات ئێمە شتێکی تر جیاوازتر ئەبینین ئەوەی کە ناو کۆمەلگای کوردی خۆمان ئەبینین هەرچەندە زۆر ئاکار و
ئاکار و کردەوەی جوانە ناو کۆمەلگای کوردی خۆمانار هەیە ئێمە ناڵێن بەڵام ئەڵێن هەنێک شت هەیە بەداخەوە بە ناوی دینەوەکرێک ئەمە زۆر زۆر دوورە لە ئاکار و ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام من زۆر زۆر متاسرم بەوە هیوادارم یعنی ئەمە زۆر زیاتر و زیاتر بخوێنەوە لەسەر ژیانی پێغەمبەری خوا سەڵات وسەلام بۆی بزانین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆن تعاملی کردووە لەگەڵ خێزانەکانیان لەگەڵ دەوروبەریان لەگەڵ ژیانی پێغەمبەری خوا سەڵات وسەلام زۆر فراوانە هەڵبەت هەموو ژیانمانەگرێتەوە لەو ڕۆژەوەی کە لەدایکە بووین تا ڕۆژەی کە ئەمرین تا ئەو ڕۆژەش کە زینووە بینەوە چونکە هەر ئەو شەفیعمانە لە قیامەتیشە ماوەسارم دەربارەی سونەتەکانی پێغەمبەر سەڵام چ سونەتی زیاتر جەنابە جێبەجێیەکەیت الحەمدولله ئەوەی زیاتر لە ژیانمان هەوڵم مابێ سونەتەکان تا بتوانم جێبەجێیانەکەم وەکو پابەندبوون بە نوێژی جەماعەتەوە و هەروها ڕۆژ و سنەتەکان الحەمدولله یعنی زیاتر زۆر هەوڵم ماوە کە لە ژیانمە ڕۆژی و سنەت زیاتر یعنی جێبەجێ بکەم ئەگەر پێغەمبەری خوا سەڵڵاهو عەلەیهی وسەلەم ئێستا بێمە ماڵی جنابتان بێ بۆ ئەم دوکانی جنابەت یعنی بێتە ئێرە تەمان دەهشتێکی زۆر سەیر ئینسان ئەگرێ بەڕاستی ینی چی عەرزەکەی و پرسیاری کەی لێ ئەەکەی لە قیامەتە لە بەهەشتا کە ئایا هەواڵی ئەو کەسی کە خزمێکی خۆت کەسێکی خۆت زیکێکی خۆت ئایا یعنی تووشی چه حاڵەتێکە بێگەر بگەی بە خزمەتی پێغەمبەری خوا سەڵڵاهو عەلەیهی وسەلەم بە شەرەزاریەوە زۆر ناتوانین ئەوە یعنی لە حزوری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئێمە هەموو کاتێک یعنی کە کاتێک ئێمە نوێژەکەین من زۆر جار یعنی ئەوە زینووەکەمەوە کە ئەگەمە لە تەحیاتە کە ئەڵێم ئەسەلام عەلەیکە یا رسول الله ئەبێ ئەو کافە کافی مخاتەبەیە لە عەرەبیە وا هەستکەی کە پێغەمبەری خوا سەڵڵاهو عەلەیهی وسەلەم لە بەرامبەرتایە و ئێستا لەگەڵ یا ئەژیت چوە بەڕاستی ئەمە ئەبێ لە ژیانمانە ئێمە کاتێک کە نوێژەکەین تەدەبورمان هەبێ لە نوێژە ئەبێ ئاوا بێ بەڵام شەرمەزاریە بۆ ئەمڕۆ ئەگەر پێغەمبەری خوا سەڵڵاهو عەلەیهی وسەلەم بێتە ماڵەکانمان و ئەبینین ئەوەی کە ئەو جێبەجێی کردو و ئەو داوامان لێیەکە بەداخەوەلەوە چێ کەمێکی بتوانین جێبەجێمان کرد بێ بەڵام هەرەوە ناڵێن بەستا تەنها داوای ئەوەی لە یەکەین کە لە قیامەت تا شەفاعەتمان بۆ بکات و داوای لێبوردنمان لێ بکات لە خوای گەورە سڵاوەتەکان چەنە کاریگەری هەیە لەسەر دڵی ئینسان لەسەر دوعاکانی ئینسان لەسەر بەرەکەت بۆ ژیان و قیامەتی ئینسان بڵێ بێگومان هیچ دوعایەک بەبێ بدایەتی سەڵاوەتداین لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام پێم وایە لەگەڵ سونەتە ناگونجێ بۆیە سەڵاوەتدان کاتێک کە ئێمە سەڵاوات دەنێرین بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئەبێ ئاگادار بین کە ئێمە بەتایبەت لە ڕۆژانی جومعەیە کە خۆی ئەفەرمێ سەڵاواتەکان ئەگا بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئەو مەلایکەتیش سەڵاوات دەیە خوای گەورە ئەمرەکە کە ئێمە سەڵاوات بنێرین بۆ سەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئێمە ئەبێ هەموو ڕۆژێ ئەمە کاریگەری هەبێ لە ژیانمانە لە ئاکارمانە لە ڕەفتارمانە نەک هەر بەستەنها بە زمان بێت چونکە وەکو ئیمامی ابن قەییمی جەوزیە ئەفەرمێ بێت تۆ لە پێشە ناخت ڕابێنی لەسەر ئەو زیکرانی کەیکەی کاتێک کە ئەڵێ ئەستەغفرڵڵایەک لە چی ئەیکەی لەو گوناحەی لەو حەسوودەی لەو حەسادەتەی لەو بەخیلی کە ڕۆژانە بردووتە بەم و بەو بۆ ئەوەی یعنی ئەو کاتە بێتە سەرزمانت و لە سەرزمانە ئەو کاتە ئاسانتر بێ کاتێک کە سەڵاواتێک یان زیکرێک یان هەج یادێکی پێغەمبەری خوا ئەکەیتەوە بێتە سەرزمانت بە ئاسانی بێت لە یادی لەدایکبوونی پێغەمبەر سەروەری ئیسلام سەڵاو وسەلەم کە لەم ڕۆژانەدا یادی لەدایکبوونەکەیەتی لەم هەفتەیە پێم وابێت چوارشەمە بێ ئینشەڵا بێ بەمای خێر بۆ نەتەوەی ئیسلام بەگشتی ئەوەی کە لە لای من و لە لای موسڵمان بەگشتی جێ سەرنجە کە کاتێک کۆچی کرد سەڵاو وسەلەم پێغەمبەر بۆ مەدینە داناین دەستورەکە بوو لە مەدینە لەو کات و لەو زەمانە و پێش 1400 ئەوەنە ساڵ بیر لە چی بکاتەوە لە داناین دەستورێک چۆن ژیانی خەڵک بەڕێ بکە چۆن دینە جیاوازەکان ڕێک بخە ئەمە زۆر سەرنجی ڕای کێشام و کارێکی زۆر باشە و هەتا ئێستاش ئەگەر ئەو پەیڕەوە هەر کۆمەڵ و هەر میلەتێکەوە جێبەجێ بکە کارێکی زۆر باشە و شتێکی زۆر چاکە کاک سەدرەدین جنابتان ئەگەر باسی ئەوە بکەم لە جناب پرسم بڵێم ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێتەوە دنیا و بێ بۆ ماڵی ئێوە
تۆ چ وەزعێکە بۆ دروستە ئەوە پرسیاری کی لێ ئەەکەی زاری چ کەسێکی خۆتی لێەکەی لە بەهەشت ماڵی ئێمە یا بێتەوە ماڵی هەر کەسێکی موسڵمان جا ئێمە هیوادارین هیوا خوازی هەر خەوی پێوە بینین وایە ئەوە هیواداری هەموو کەسێکە ئینشاڵڵا خەوی پێوە بینین ئینشاڵڵا ئەگەر بە خزمەتی بگەی یەکەم کەس کە پرسیاری لێکەی لە کەسوکاری خۆت لە بەهەشتا کە لەکوێیە و وەزعی چۆنە پرسیارێکی لێکیت کوڕە جوانەکەم کوڕە جوانەکەم کاکی هێمن انشاءالله لە خزمەتی ڕەسوڵ الله بەنسبە خۆمەوە وەکو بیست بێتم ڕازگۆیی دووەمینیش لە کە فێربوو بێتم لە دینی ئیسلام ئامانەت پارێزی ئەو دووشتە زۆر تاسیری دێگرم لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەبوو تەڵحا یەکێکە لە سەحابە ئازیزەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێشەوەی موسڵمان ببێت طبعاً کە شاری مەدینە سەحابەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەویش مصعبی کوڕی عومەیرە ئەچێتە مەدینە تاوەکو ئەم شارە موسڵمان ببن سەفیری پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەبوو تەڵحا لەو کاتەیە موسڵمان نەبوو بوو بەڵام ژنێکی لێ بوو ناوی ئوم سولەیم بوو. ئوم سولەیم ژنێکی زۆر جوانی هەڵکەوتووی مەدینە بوو شووی نەکردبوویەوە داواکاری زۆر بوو. ئوم سولەیم موسڵمان بوو. ئەبوو تەڵحا ئاگاداری ئەم موسڵمان بوونە نەبوو چونکە هێشتا ئیسلام زۆر بڵاو نەبوو بووە لە ناو شاری مەدینەیە. ئەبوو تەڵحا ڕۆشتە داوای ئوم سولەیم بە پشتی چیش چووە داوای یەکەم پیاوێکی پیاوانی هەڵکەوتوو بوو و دەوڵەمەنیش بوو چونکە باخێکی زۆر نایابی لە شاری مەدینە هەبوو عەرزێکی گەورەشی هەبوو ئەم عەرزە چاک نەکرا بوو واتە زەویەک بوو پێویستی بە ئیسلاح و چاکردن هەبوو بەڵام باخەکەی زۆر نایاب بوو. خەڵکی مەدینە ئەیانزانی چ باخێکی خۆشی هەیە وەکەوەی ئێستا تۆ کۆشکێکی زۆر چاک و نایابت هەبێ. وەختی ئەبوو تەڵحا ڕۆشتە داوای ئوم سولەیم و پێی وتی داواتەکەم کە شوم پێ بکەی. ئەویش ڕەفزی کرد پێی ڕازی نەبوو. وەختێ پێی ڕازی نەبوو ئەبوو تەڵحا زۆر پێی ناخۆش بوو وتی بۆ لە من باشتر لە مەدینە هەیە تۆ شووی پێ بکەیت لە من باشترە دەسەکەوێت بۆ ئەوەی قەناعەتی پێ بکات کە شووی پێ بکات وتی ئوم سولەیم گوێ بگرە خۆ باخەکەی منەزانی چەند نایابە هەموو باخەکەم کە سەروەتێکی زۆر گەورەیە ئەیکەم بە مارەی تۆ شوو پێ بکەیت. ئەویش جوابێکی زۆر عەجیبی ئایەوە. ئوم سولەیم لەو کاتا موسڵمان بوو وتی ئەبوو تەڵحا باخەکەتم ناوێ بە مەرجێک موسڵمان ببیت موسڵمان بوونەکەت ئەکەمە مارەی خۆم. ئەبوو تەڵحا زۆر سەرسام بوو. ئەها جاری وایە کەسێک لە خەوڕایە پەڕێنی هەڵەسێ لە خەو دەرزیکی بەنجی لێ دراوە هۆشیەتەوە خۆی لە سەربانێ خەریک کاکەوێتە خوارەوە دەیەکێک دەستێک گرێڵێ نەکەوی ها کەوتیتە خوارەوە. ئەبوو تەڵحا ڕێک ئەو حاڵەتەی بەسەرها داچڵەکی یعنی چی ئەم ژنە بەو سەروەتە گەورەی من ڕازی نابێت کە باخەکەمە ئەڵێ وەرە دوو کەلیمە بڵێ دوو کەلیمە ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله موسڵمان ببە ئەوە مارەی منە. ئەبێ ئەم دینە چەند گەورە بێت ئەبێ ئەم ئیمانداریە چ شتێکی عەزیم بێت و ئەم ئافرەتە داوای ئەوە کات داوای ئەو سەرەت و سامان ناکات لە پای ئەوەی کە شووی پێ بکات. ئەبوو تەڵحا دڵی گرتی کە موسڵمان بێت بەڵام بە ئوم سولەیمی وتی من بتێکم هەیە لە ماڵەوە ئەو بتەم زۆر خۆشەوێت نابێ ئەو بتە
شتێک بشکێنم و فڕێ بدەم. هەموو سولەیم جوان جوان تێگەیان وتی ئەو بتە لە چی دروستە کردو، لەو دار و درەختە دروستە کردو کە خۆتە تەرەخە لە باخەکەتا، لە خورما دروستە کردو تۆزێک برسی و ئەی خۆی قەناعەتی پێکرد کە بتەکەش فڕێ بە موسڵمان بوو. ئەم هەڵوێستە گەورەیەی ئومو سولەیم هەڵوێستێکی زۆر زۆر گەورەیە ئازیزانم. خوا ئەم جۆرە هەڵوێستانەی ئەوێت کە ئێمە کە سوود ببینین لە ژیانی پیامبەر، لە ژیانی سەحابەکان، لە ژیانی تابعین، ئەم هەڵوێستانە هەڵگرین بۆ ژیانی ڕۆژانەمان. ئێمە چیرۆک ناگێڕینەوە، ئێمە بەسەرهاتەکان ڕیز ناکەین تا کاتی پێبەرینە سەر، تا کاتێکی خۆش بەرینە سەر لەگەڵ چیرۆکێکە و لەگەڵ بەسەرهاتێکە، لەگەڵ سیرەت و ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم، لەگەڵ سیرەتی سەحابە و ژیانی سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئێمە هەڵوێستەکان هەڵەبژێرین، بیان کەین بە قودوە و نمونەی هەرە باڵای خۆمان تاوەکو چاوێن لێ بکەین. وەختی ئێمە ئەگەر بەگوێی پێغەمبەر صلی الله علیه وسلم و بەگوێی سەحابەکان نەکەین و چاوێن لێ نەکەین، ئەیتر خوێندنەوەمان، باسکردنمان، گوێگرتنمان و توێژمان لەسەر ئەم باسانە چ سوودی ئەگەیەنێ بەڕاستی، نەبۆ دنیامان نەبۆ قیامەتمان. ئومو سولەیم کوڕێکی هەبوو، ئەم کوڕەی ناوی ئەنەسی کوڕی مالک بوو. ئومو سولەیم ئەم هەڵوێستەی تری هەمان هەڵوێست، بەقەد هەمان هەڵوێست کە موسڵمان بوو، کە مارەیەکی زۆر زۆر وازی لێنا، بەس ئەو پیاوە کە هاتوۆتە داوای موسڵمان بێ بەقەدەوە گەورە بوو. ئەویشەوە بوو وتی بچۆرە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم، بچۆ خزمەتی ڕەسوڵ الله بکە، خزمەتکاری ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم، خزمەتکاری ڕەسوڵ الله خۆی بە صلی الله علیه وسلم. ئەوە بوو ئەنەسی کوڕی مالک بوو بەو پیاوە گەورەی کە بەشێک لە ئیسلام و لە فەرموودە و لە سیرەتی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئێمە لە ئەنەسی کوڕی مالیکەوە وەریەگرین و فێری بووین، چونکە ئەو فێری کردی. ئەم هەڵوێستە جوانەی، ئەم دوو هەڵوێستە جوانەی ئومو سولەیم ئەکەمە دیاری سیرەتی مبارەکی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست، ئەیکەمە دیاری کەوا ئێمە ئاوا سوود لە سیرەت و لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و سیرەت و ژیانی سەحابەکان و تابعین و پیاوچاکان و خواناسان ببینین، تاوەکو بتوانین چاوێن لێ بکەین. وەختی ئەبوو تەلحا کە ئەم زەویەی ئەو باخە خۆش و گرانبەهایە بوو کە هەی بوو و زەویەکیشی هەبوو کەوا زەویەکەی چاک نەکردبوو، هەروکو خۆی مابوویەوە زەویەکی گەورە بوو لە مەدینەیە، یعنی ئیسلاح نەکرابوو تاوەکو بە کەڵکی زەراعەت بێ، پێویستی بە چاککردن هەبوو. وەختی ئەو ئاەتی قورئان دابەزی کە ئەفەرمێ لەن تەنالوا البر حتى تنفقوا مما تحبون، ناگەنە لوتکەی بڕ چاکەکاری باڵا حتا ئەوەی کە زۆر زۆر خۆشتانەوێ نەیبەخشن، هەتا بەخشینتان نەگاتە ئاستێکی زۆر باڵا، بەخشینی ڕۆح، بەخشینی ماڵ، بەخشینی ژیان، بەخشینی کاتە زۆر زێڕینەکانی خۆت، بەخشینی گەنجێتی، بەخشینی جوانیەکەت دەری نەخەی بەتایبەتی بۆ ئافرەتان لە پێناوی خوا. ئەمە لوتکەی بەخشینە. لەن تەنالوا البر حتى تنفقوا مما تحبون. ئەبوو تەلحا کە خاوەنی ئەو دوو زەوی بوو، یەکیان باخێکی زۆر خۆش، ئەویشان عەرزێک کە ئیسلاح نەکراوە، چاک نەکراوە، فەرمووی یا ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم، لە دنیا خۆشەویستترین شتی من بریتی بووە لەو باخە کە من ویستم بیکەم بە مارەیی ئومو سولەیم، ئەو ئیمانی هەڵبژارد و مسڵمانیەتەکەی منی کرد بە مارەی خۆی، ئێستا منیش ئەو باخە پێشکەشەکەم بە ئیسلام، بەخشی بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئەوەی خزمەتی ئیسلام و مسلمانان و دەوڵەتی مەدینەی پێ بکرێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەی هیچت ماوە بۆ خۆت، خەنی ئەم سەحابەیەتی، فەرمووی یا ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئەرزێکم هەیە چاک نەکراوە، ئیسلاح نەکراوە، فەرمووی خوای گەورە بتهێڵێت و بەرەکەت بخاتە ئەو زەویەت. سبحان الله، ئەبوو تەلحا تەمەنی درێژ بوو، هەتا ئەو زەویە بوو بە بەرەکەتێکی زۆر زۆر گەورە بۆ خۆی و نەوەکانی کە چاکیان کرد.
کەواتە ئەو زەوی ویستی بیکا بە مارەی خێزانەکەی خستی خزمەتی ئیسلام و مسلمانان و خێزانەکەشی بوو بۆ خێزانە گەورەی کە ئەنەسی کوڕی مالیکی پەروەردە کرد. ئەوەی کە لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆر کاریگەریە بەنیسبەت منەوە و ئەم ڕۆبۆتە ئەزمە لەسەر زەویە ئەخلاقی پێغەمبەر صلی الله علیه وسلم چونکە ئەگەر تەواوی قورئان بگەڕێ قورئان ئەفەرمێ وئینەکە لەعەلا خولوق عەظیم ئەو ئەخلاقی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە هەموو بوارێکە یعنی هەر ئەوە نیە پێغەمبەر بۆ قورئانی بۆ هاتووە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە مەعنا مامۆستا بوو بە مەعنا پێشەنگ بوو بە مەعنا پێشەوای مرۆڤایەتی بووە لە هەموو بوارێکی ئەخلاقیە. ئێستا سەرزەوی کە بەم جۆری لێ هاتووە فەساد کە خوای گەورە فەرمێ ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس ئەخلاقی پێغەمبەری تیا نەماوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەخلاقی تەواو کرد ئەخلاقی تەواو کرد کە خۆی ئەفەرمێ إنما بعثت لأتمم مكارم الأخلاق ئەخلاقی تەواو کرد یعنی ئەخلاقی 124,000 پێغەمبەر صلی الله علیه وسلم لە پێغەمبەری خۆمانە بەرجەستە بوو یعنی کەناڵێک نەماوە بوارێک نەماوە بۆ مرۆڤایەتی لە هەموو بوارێکە پێویستمان بە ئەخلاقیاتی پێغەمبەر نەبی عەلەیهی سەڵات وسەلام. من لە بوارەکەی خۆمان کە سەنعەتە جەنابەت لە بوارەکەی خۆتا کە ڕاگەیاندنە یەکێکی تر لە بوارەکەی خۆیان کە کرێکاری ئەکا وەستایی ئەکا پزیشکی ئەکا ئەندازیاری ئەکا هەر پیشە و کارێک پێویستمان بە ئەخلاقی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و نەمانی ئەم ئەخلاقەیە کە سەرزەوی ئێستا ئاوا بۆگەن بووە. کام لە سیرەیە چ شتێک زۆر سەرنج ڕاکێشە لە سیرەتی پێغەمبەر صلی الله علیه و هەموو شتێکی سەرنج ڕاکێشە یعنی کەناڵێک بوارێک نییە سەرنج ڕانەکێشێ بەڵام ئەوەی کە زۆر گرنگ بێ لە ئەخلاقی پێغەمبەرە بە ڕەحمەکەیەتی کە خوای گەورە ئەفەرمێ فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. يعني نەرمونیانی ئەم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە هەموو بوارێکە یعنی تۆ تەسەور کە 23 ساڵ تۆ دەرەکەن 23 ساڵ بکوژن 23 ساڵ جەرگە بسووتێنن بەڵام کاتێک کە ئەچێتەوە مەکە و پێیان ئەفەرمێ ماذا تظنون أني فاعل بكم أخ كريم وابن أخ كريم اذهبوا فأنتم الطلقاء. يعني ئەم ڕەحمەتە ئەم نازانی چۆن وەسیکەی بەڕاستی کاکدانا گەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێتە ماڵی ئێوە ئەوە بێژگەلەوە مفاجئەیەکی زۆر دەگمەنە لە ژیانی ئینسانە هەواڵی کێی لێ پرسی لە قیامەت؟ وەڵا هەواڵی مردوەکان و هەواڵی باوکم هەواڵی باپیرم هەواڵی خۆشەویستەکان هەواڵی پیاو باشەکان هەواڵی ڕازگۆکان هەواڵی ئەوانەی کە لە پێناوی خوا ئیشیان کرد کاریان کرد ئەخلاقی پێغەمبەریان هەڵگرتە بوو هەواڵی ئەوانەی لێ پرسم. ماوەسا چ سنەتێکی بەسەلەم ونە لە ناومانە و جەنابەت ئاماژە ئەفەرمووی کە زینووی بکەینەوە و خەڵک بەدەم ئەو سنەتەوە بێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی فەرموویەتی ئەو کەسانی کە لە ئاخر زەمانە سنەتێکی من زیندوو ئەکەنەوە ئەوانە یعنی لەوپایەکی بەرزیان هەیە تعریفی کردوون پێناسەیەکی باشی کردوون چونکە من ئەحیا سنەتی بعد فەسادی ئومەتی ئەمە وەکو ئەوایە کە ژیانی هەمووی تازە کرد بێتەوە کەواتە هەموو سنەت و ڕەوی و ڕەفتارەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئینسان بە چاوی عەقڵ و سەربیری خۆی چاوی خۆی ببینێت بزانێت کامەیان زیاتر لە ناو خەڵکە نامۆ بۆتەوە ئەویان زین و بکاتەوە. زەیدی کوڕی ثابت مناڵێکی 10 ساڵان بوو و بە هەتیری گەورە بوو دایکێکی زۆر گەورە و میهرەبان و عاقڵ و ژیری هەبوو. زەید وەختی پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆچەکا بۆ مەدینە ئەوە نە مناڵ بوو بە زۆر جوان و دڵگیر بوو. وەختی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەتە ناو شاری مەدینە جڵەوی وڵاخەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاوا ئەگرێت ئەچێتە بەردەمی و ئاوا سەر هەڵەبڕێەوە و شترەکە ئەڵێ ئەشهەدو ئەنەکە ڕەسوول الله ئەشهەدو ئەنەکە ڕەسوول الله. پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆری خۆشەوێت شایەتومانێنم کە تۆ پێغەمبەری خوایت. ئێتر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو یەکەم لەحزە هێشتا دانەبەزیوە لە ئەرزی مەدینە زەیدی کوڕی ثابتی خۆشەوێت ئەبێ چ دوعایەکی بۆ کردبێ. ڕۆژی دوایی دایکی کۆمەڵی خواردی بۆ پێچێتەوە ئەفەرمێ بیوە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ سەحابەکان کە لە تازە کۆچیان کردووە خواردنەکەی بۆ بات. ڕۆژانە ئاوا سەردانی پێغەمبەر کە صلی الله علیه وسلم ئاوا سەیری پێغەمبەر کاچێتە بەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئیتر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆری خۆشەوێت و ملازمی پێغەمبەر بێت و لە خزمەتی ئابێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم
تاقیە کاتەوەڵە ئەی زەید بچۆ خۆت فێری خوێندن و خوێندنەوە بکە هیچی نەزانێەوە 10 ساڵات بووە چەند ڕۆژێکی پێچێ گەڕێتەوە بەلای پیانسەڵم بە فەرمی یا ڕەسوڵ الله سڵم فێری نووسین و خوێندنەوەش بووم وردەوردە فێر بێ سیرەکە پیانسەڵم کە سیرەکات ئەم مناڵە زۆر زیرەک و بلیمەتە ئە فەرمێت دەبڕۆ فێری قورئان بە ئەوەی قورئان تا ئەو کاتە دابەزی بێت ئەچی ئەو سوورەتانی کە دابەزیوە لەملا لەولا کویانەکاتەوە لەبەر یەکات یەتەوە فەرمی یا ڕەسوڵ الله سڵم ئەوەنە سوورەت و ئەوەنە ئاەتم لەبەرە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە فەرمێ ئەی زەید دەبچۆ فێری زمانی سریانی ببە زمانەکە بە تەواوی فێر بە مدەتێکی پێچێ دوای ئەو ئەگەڕێتەوە ئەفەرمێ یا ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فێری زمانی سریانی بووم پێغەمبەر صلی الله علیه وسلم کەسێک بانکە کە سریانی بزانێت تاقیە کاتەوە لە بڕۆن زەید تاقیکەنەوە بزان ئایا زمانی سریانی باش فێر بووە کە تاقیەکەنەوەڵن زۆر باش فێر بووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەزانێکەوە زەیدی کوڕی ثابت زۆر بلیمەت و زیرەکە لەبەرەوە ئەینێرێ بۆ ناو جوولەکەکانیش بۆ ناو یەهودەکانی مەدینە ئەفەرمێ بچۆ فێری زمانی جوولەکە ببە مدەتێکی پێچێت فێری زمانی ئەوانی شەوێت دوایی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێک لەو جوولەکانی کە موسڵمان بووە بانکێکە ئەڵێ ئیمتیحانی زەید کە بزانە بە تەواوی باش فێر بووە سێرەکە زۆر باش فێر بووە اینجا بەردەوام کە قورئان دابەزێت قورئانێتە خوارەوە تاوەکو کۆتایی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو قورئان لەبەرەکات حفظی هەموو قورئانەکات اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەی زەید فێری میرات فەرائض ببە دابەشکردنی میراث فێرە بێ بە باشی فێرە بێ تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەسێ ویستی فێری زانستی فەرائض ببێ با لە زەیدی کوڕی سابتی وەربگرێت یەکێکە لە عیلمە زۆر قورسەکان لە ناو فیقها دابەشکردنی میرات بڵێن بۆ دایک بۆ باوک بۆ نەنەک بۆ فڵانە کەس چەنە بێ کە عیلمێکی بیرکاری وردە هەمووی بەباشی فێرە بێت وەختێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆچی دوای یەکات و وەفاتەکات زەیدی کوڕی سابت یەکێکە لەوانەی هەموو قورئانی لەبەر کردووە لەبەرەوە لە تەمەنی 20 ساڵانە ئەم هەموو عیلم و زانیاری وەرگرتووە و حەزرەتی ئەبوبەکریش پشتی پێ ئەبەستێ وەکو یەکێک لەوانەی کە قورئانی لەبەرە بۆ کۆکردنەوەی قورئان ژیانی کەسایەتیە کە خوای گەورە فەرمێ دەربارەی کە پێشەوە و پێشەنگە بۆ مرۆڤ حتما هەموو چرکێکی ژیانی چ ژیانی خێزانی چ ژیانی سیاسی و بەڕێوەبردننی کۆمەلگا و دەوڵەتی چ ژیانی جەنگی و ئاشتی و هەموو بارەکانی ژیانی و کەسایەتی ئەو پیاوە جێگەی ئەوە ئینسان تێڕابمێنێ و بەردەوام بۆ هەموو قۆناغەکانی ژیانی دەرسوپەندی لێوەربگرێ حتمما تا مرۆڤایەتیش بمێنێ ژیانی ئەو کەسایەتیە هی ئەوەی بەردەوام لێ هەڵبێنجیرێ یعنی وەکو بیرێک کە بەردەوام وشک ناکە بەردەوام ئاوی لێ ژیانی ئەویش بە هەمان شێوەیە سەبارەت بەوەی کە چ بابەتێک لە ژیانی ئەو کەسایەتیە سەرنجڕاکێشە وەکو عەرزمکردن ینی هیچ پنتێکی ژیانی ئەو پیاوە نییە کە جێگەی سەرنج نەبێ جێگەی نەبێ کە دەرسی لێ وەرنەگیرێ ینی سەیری ژیانی خێزانیەکەی ئەبینی لەگەڵ چەند ئافرەتێکە کە چەند ساڵ لەگەڵ ێژیاون بە حکمت و دانایی ژیانی بەڕێ کردووە و زۆر جار وەکوەوەی ببێتە پند و ئامۆژگارێک بۆ ئێمە قوربانی داوە بە هەندێک لە ژیانی خۆی لە پێناوی ئەوەی کە ژیان درێژە بکێشە و مرۆڤ وای لێ نایە لە هەر حاڵەتێکی بەسیتە کە تووشی گرفتێکە بێ لەگەڵ خێزانەکانە پەنابەرێ بۆ جیابوونەوە یا بۆ ڕەفتارێک کە ئەبێتە هۆی تێکدانی کۆمەڵگە لە بواری سیاسیە هەمیشە و پیاوە کاتێک کە دەست پێشخەریان بۆ ئاشتی بۆ کردووە هیچ کاتێک ڕەتی نەکردوێتەوە یانەوە نەبوو کەسێک بێ حەزی بەردەوام حەزی بە جەنگ بێ جەنگی لە کاتێکا کردووە کە پێویستی بوونی ستەم و بوونی ڕێگری لە بانگەواز هەبوو بێ ئەو کاتە پەنای بۆ بردووە لە بواری قەزاوەتە ینی بەردەوام بەدوای ئەوەیە گەڕاوە کە
ئەگەر مەجالێک هەبێ بۆی کە بنمونە لە مەسلەی حکم لە حدودا مەجالێک هەبێ بۆی کە چاوپۆشی لە قەزیەکە بکە بە مەرجێک نەبێتە بابەتێکی بڵاو بۆ لە کۆمەلگا ینی زیانی گەورەی کۆمەڵایەتی بدا بە نمونە کەسێکاتۆ بۆ لای وتێتی زینام کردووە فەرموویەتی پشتی لێ کردووە دوایی کەسەکە کە هەر زۆری بۆ هێناوە فەرموویەتی تۆ زانی زینا چییە کە بۆی شەرح کردو یعنی چەند قۆناغێکی لەگەڵا تێپەڕاندوو بۆی کە بابەتەکە پشادرێتەوە مادام بابەتی شاراوەیی بێ نێوان خۆی و خوای پەروەردگار بێ کۆمەلگا هەستی پێ نەکردبێ بەڵام دوجاریش کە زانیوێتی بابەتەکە تەواو یەکلایی بۆتەوە کەسەکە بڕیارێکە سوور بۆ لەسەرەوەی کە حکم بدرێ ملکێز بێ بۆ فەرمانی خوای پەروەردگار فەرمانی خوای پەروەردگاری بەسەرا جێبەجێ کردووە یعنی ئەمەنە چەند نمونەیەکن لەوەی کە ئەم پیاوە ینی هەموو وەکوتم خاڵێکی ژیانی پنتێکی ژیانی هیوەیە کە مرۆڤ چاوی لێ بکە فرمودەیەکی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم ئەم فرمودەیە پێوترێ سلسلەی محبەت سلسلەی محبەت کامەیە چییە؟ یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ خۆشەویستەکانی فەرموویەتی ئەفەرمێ ئەی معاذی کوڕی جەبەل من تۆم خۆشەوێ جا ئەم سلسلەیە کە معاذیش ئەیگەڕێتەوە بۆ تابعین ئەفەرمێ من ئێوەم خۆشەوێ ئێمەش ئێوەمان خۆشەوێ بینەرانی خۆشەویست کە ئەم سنەتەی پێغەمبەرتان پێگەێنین صلی الله عليه وسلم سنەتەکەش بەو شێوەیە کە پیانسەڵ فەرمێت ئەی معاذ لە دوای هەموو نوێژێکی فەرز بڵێ چەند جار بۆتان کرا لە دوای نوێژە فەرزەکان ئەم سنەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەم دوعا جوانە زیندووکەنەوە لە هەموو دوعاکانتانە هەر کاتی ئەچی بۆ بازاڕ چی بۆ هەر شوێنێ ئەم دوعایە بەدڵ بیکە بە زمان بیکە بە تایبەتی دوای نوێژەکان سنەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم چەندین جارم دوعای بڵیتەوە لە ناو دوعاکانتا اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك يا ربي خوا أعني كومكيم بك بۆ ئەوەی زیکری تۆ بکەم چونکە ئەگەر خوا کۆمەکمان نەبێ یارمەتیمان نیان ناتوانین زیکری بکەین ناتوانین نوێش بکەین ناتوانین سنت بکەین حەزمان لە قورئان نابێ بچینە خزمەتی حەزمان لە زیکر نابێ حەزمان لە باسەکانی قیامەت نابێ اللهم أعني خوایە کۆمەکیم بکە داوای کۆمەکی و مەدە دەکەی لە خوا کە یارمەتیت با تا زیکری خوا بکەیت اللهم أعني على ذكرك وشكرك شکری تۆ بکەم چونکە ئەگەر خوا یارمەتی و کۆمەکیمان بۆ نەنێرێ شکری خەڵکی ترەکەین کە هیچی بەدەست نییە شکری بێدەسەڵاتەکانەکەین دەسەڵاتمان پێ ببەخشێ شکری بێتواناکانەکەین هەتا توانایە کوشتێکمان پێ بدا شکری خەڵکانێکین کە خۆیان محتاجی هەموو شتێکن ئەعنی على شکریکە خوایە کۆمەکیم بکەی فێرم بکەی تێم بگەێنی کە شکری تۆ بکەم اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك یارمەتیم بە کۆمەکیم بکە یا ڕەبی کە زۆر جوان عیبادەتی تۆ بکەم کە زۆر جوان بێمە خزمەتی تۆ کە زۆر جوان نوێژەکانم بکەم کە زۆر لە باڵا و لە بەرزیە ئەم عیبادەتانەش تۆ لە منی وەربگری چەند جوانە ئەم زیکرە و ئەم دوعایە ئاجزانم دەی با فێری ببین من چەند جارێکتری ڕێمەوە تا ئێوەش لەبەری بکەن سەرتۆپی ئەم بەرنامەیەمان ئەم سیرەتی مبارەکی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم سیرەتی مبارەکی ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەم دوعا جوانە ئەڕازێنینەوە دەستکەوتەکەمان ئەوە بێ کە ئێوە لەبەری بکەن و بیڵێن ئەی خۆشەویستەکانم اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك اللهم آمين يا مجيب السائلين